لە تەوەری کۆتای پرۆگرامەکە باز لە نەخۆشخانەی شارەکەین. نەخۆشخانەی شار لە ئێستاە بە دیاریکراوی سنتەری چارەسەرکردنی جەڵتەی مێشک لە نەخۆشخانەی شار بۆتە خاوەنی خەڵاتێک. خەڵاتەکە گۆڵدن ستارە کە لەلایەن ڕێکخراوێکی جیهانیەوە کە ڕێکخراوی چارەسەرکردنی جەڵتەی مێشکە کە ڕێکخراوێکی جیهانیە لە دوای ئەوەی کە نەخۆشخانەی شار و بە تایبەت سنتەری چارەسەرکردنی جەڵتەی مێشک لە شاری سلێمانی تەواوی ئەو تایبەتمەندیانە یاخود ئەو لە بەندیانی تیا بوو کە لە جیهانە هەیە پاشان ئەم خەڵاتی وەرگرتووە. ئەم بۆشمان بیر نەچێت کە سنتەری چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە شاری سلێمانی کە کراوەتەوە یەکەمین سنتەرە لە تەواوی عێراقا، نمونە و هاوشێوەی نییە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا عەبدوڕەحمان، پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار. دکتۆر گیان سڵاوت لێبێ و ئەم کاتە باش بەخێر بێ و پیرۆزبایی لە بەڕێست و تەواوی ستافی ئەو سنتەراکەین. زۆر بەخێر بێت. باسێکی خەڵاتەکەمان بۆ بکەیت. ئەمە چی ئەگەیەنێت بۆ نەخۆشخانەی شار و بە دیاریکراوی سنتەری چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە شاری سلێمانی؟ دیارە ڕۆژی هەینی ڕابردوو لە بەغداد تۆڕی جەڵتەی مێشکەیە کە کۆمەڵی دکتۆری ئاسایی ئەم تۆڕەوەک و گروپێکی سۆشیال میدیا دروستیان کردووە. ئەم گروپە بە بڵێن هەڵساون بەکردن ئەم کۆنگرە و کۆبوونەوەی بۆ ئەوەی پێشنیازکەن کە حکوومەتی عێراقی چیدی بەم شێوەیە جەڵتەی مێشک بە شێوەیەکی ڕۆتین و ئاسان چارەسەر نەکا کە لە ڕاستیە هیچ پێوەرێک بۆ چارەسەری جەڵتەی مێشک لە کوردستان و عێراق نەبووە. ئێمە ئەزانین جەڵتەی مێشک بریتیە لە نەخۆشیەک کە سەبەبی زۆرترین پەککەوتەیە، زۆرترین با بڵێن لە ناوبردننی نەخۆشەکانیش، یعنی هەم بردنێکی زۆری بەدواوەیە، ئەوانەشی لی نەجا دەبن یەک دنیا پەککەوتەوی و داماویان لە دواوە. ئەمەش پەیوەندی بە چێوەیە؟ پەیوەندی بە وەختەوە هەیە. واتە ئەگەر کەسێک جەڵتەی مێشکێ بوو لە کاتێکی زۆر بگاتە نەخۆشخانە، ئێمە ئەتوانین هەندێک یا بڵین زانست هەندێک چارەسەری پێشنیازەکە کە وای لێ ئەو نەخۆشە لە وەستانی یەک لایەوە بە تەواوی بێتەوە بە مرۆڤێکی ئاسایی، یا عەلە لەقەل کەمترین پەککەوتەی بۆی دەرچێت. کە تۆ بیری نەچێ ڕەنگە ئێستا کۆمەڵی لە خێزانە بەڕێزەکانی شاری سلێمانی کوردستانی گویان لێمان بێت کە خاوەنی ئەو نەخۆشانن کە جەڵتەی مێشکیان هەیە. ئەزان چۆن کەسێکی کارا و چالاک لە کەسێکی بەخێوکەرەوە لە ماوەی چرکەیەکە ئەبێ بە کەسێکی بەخێوکراو کە ئەبێ داینیشێنی خزمەتی کرد، پاچی کەیتەوە، خواردنی بیتێ، بیهێنی بیبێ، مڕاعاتی کرد کە لە ڕاستیا خۆی ڕەنگە چەندین خێزانی بەڕێوە بردبێت. بۆیە لە دنیاە ئەم ڕێکخراوی کە پێڵن ڕێکخراوی جیهانی بۆ جەڵتەی مێشک کە ڕێکخراوێکی زانستیە، ڕێکخراوێکی ئیداری و با بڵێن هی هاوکاری کاریکەر نییە، یارمەتیدەر نییە وەکو ڕێکخراوەکانی UN. ئەمە لە ئاسی زانستا کۆنگرێسەکە، کۆنفرانسی گەورە گەورە ئەکا، ئەبحاسی زانستی گەورە گەورە پێشکەشەکە بۆ ئەوەی کە یعنی ساڵی پار لە سویسراکرا، من خۆم لێ بوو زیاد لە 5,000 پزیشکی لێ بوو لە شاری بازل کە ئەبحاسی زۆر تازە و ئەم ڕێکخراوە پاڵپشتی پرۆگرامێکە پێوتڵێ ئەنجل ئینیشیتیڤ کە بە ناوی مەلایکەتەوەیە. ئەنجل بەستی ئەوەیە واتە فریشتە کە ئێوێ لە ئەو وڵاتانی کە وڵاتی خەریکە برەوە سێنن، خەریکە ئەچنە ناو دنیاوەکو ئەوەی کە ئێستا هەیە، بزانن ئەم نەخۆشیانە بەو پێوەرانە چارەسەر بکەن و هانیان بن و پرۆگرامەکان بۆ دروستکەن، تەنانەت داتابەیزێکی گەوریان دروستکرۆ بۆی تۆ ئەو نەخۆشانەی خۆ دەو سنتەری خۆت تەسجیلکەی و تیا نەخۆشەکان دانی و نمایندەی شارەکەتکەی. طبعاً ئەمانە هەموو حساب و کتابە، شۆ نییە تۆ بتوانی بە هەوەسی خۆت بەسەلەن شت داخڵکەیت و بهێنی، سەردان تەکەن یەن نەخەستەخانەکە ئەبینن. جا ئەو شەبەکەی عێراقیە لەگەڵ ئەو سترۆک کۆنگرێسی کە باسم کرد هاوریکاری یەکتریان کرد بۆی لە بەغداد ئەم لوتکەیە بکەن بۆ ئەوی هەندێک پێشنیاز و ڕێنمایی گەورە دروست بکەن بۆ ئەوەی وەزارەتی تەندروستی عێراق تعمیمی کە گشتاندنی بۆ بکات بەسەر نەخۆشخانەکانی عێراقا دروستی بکەن. لە کاتێک هاوشێوەی ئەمەی نەخۆشخانە دروستی کەن جارە ئەم شتە ببێ لە عێراقش با ئێمە چارەسەری جەڵتەی مێشک بۆ ستاندار چارەسەرکەین. نەخۆشیەگەر لە کە دوایی نەباسیەکەین ئەگەر لە ماوەیەکی کەمە هات چی بۆ بکەین. ئێمە ئەوەی پاوەرپۆینتە پێشتریش بێت چەند مانگێک لە هەولێر ئێمە تەقدیممان کردبوو و مانگانش ئێمە راپۆرتی خۆمان هەیە بە و سەکتەی جەڵدەیەکە لەم مانگای ئەمەمان کردو ئەمان کردووە. لە ڕاستی ئەمە هیچ ئاگایەکمان لەم ئەنجلس و وڵسترۆن کۆنگرێسە نییە، دیارە گروپی با بڵێ ئەندامی ئەوانش لە ناو ئەم سۆشیال میدیا ئیشەکانی ئەمەی بینی خۆی لە ئوردنەوە تەلەفۆنی کردبووم. تێوەم سەرتەرەتان چۆنە ئێمە لە مانگی 1 2023 سنتەرەمان کردوەوە بە ڕەسمی
ئێمە باسی محاولاتی شخصی ناکەین دکتۆرێک لێرە لەوێ خۆی ئیشە بکە سنتەرێکە کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی شار کە زۆر بە گەرمی لەگەڵمانە تەنانەت احتیفالمان کرد بۆی بیکەینەوە و لە مؤتەمەری ساڵانی مێشک و دەمار لە سلێمانی ڕامانگەیان کە ئەیکەینەوە لە مانگیەکی 2023 خۆشبەختانە کردمانەوە بەبێەوەی ئێمە پەیوەندیمان بەوە هەبێ ئەمە خەڵات هەیە شەهادە هەیە شت هەیە کە ئەدرێ بێمە بەوەکو ئەرکێک کردومان تا ئێستا 300 نەخۆش زیاتر چارەسەرکەوە کە لە شاری بەغدا 20 نەخۆشم دەرمانی دراوەتێ ئەوش بە جهودی شخصی ئەوە بوو بینیان شتەکە داتابیزەکەیەمان بینی کەیسەکانمان داخڵ کرد خۆشیان هاتن سەردانیان کرد ئەوان پێشنیازیانە کرد کرێتەوە ئێمە 2 ساڵە هەمانە و پێشکەشمان کرد و شارێکی تریژ هەیە ناوی دیوانیە کە دوای ئەوە بە چەند مانگێک کە منم پراپۆرتانە ئەم کوڕێکە ناوی مستەفایە دکتۆرێکی زۆر ڕۆحسووک و چالاکە تەلەفۆنی بۆ من کوتی ئێمەژێکەینەوە حتا خواڵ ناگرێت لەوێ وتی ئێمە کۆپیکی سلێمانیمان کرد دوای چەند مانگێ بۆی ئێمەش ئێسەوتان لێرە بەڕاستی کۆپی سلێمانیە خۆی وتی سلێمانیەتەرەکانم نەدیوە و ژماری نەخۆشەکانە 50 نەخۆش بوو بەڵام لەبەرەوەی کە بەو شێوەی کە ئێمە ئەیکەین گوا دیارە کردوانە ئەوانیش مەسەلەن هەن و وەریانگرت زۆر باش ئەمە جێگەی خۆشحاڵی لەوەی کە نەخۆشخانەی شارتوانی وەتی بێتە خاوەنی ئەم خەڵاتە لە کاتێکا کە لە بەغدا داوا کراوە کە سنتەرەکە بکرێتەوە لەگەڵەوەشا ئەبینین لەوەی کە کێشەی ئابووری زۆر هەیە بە تایبەتی بۆ سەتەی نەخۆشخانەکان لە زۆربەی وڵاتەکانی جیهانە سێکتەری پەروەردە و سێکتەری تەندروستی دوو سێکتەرن لەوەی کە ئەبێت وڵات خزمەتیان بکات نەک چاوەڕێی داهاتیان لێ بکات بەڵام لە هەرێمی کوردستان تا چەند هاوکاری نەخۆشخانەکان ئەکرێت تا چەند هاوکاری سێکتەری تەندروستی ئەکرێت من سەرۆکی بەشی مێشک و دەمارم و پرۆژەی ئەم سنتەری چەڵتەی مێشکە من ساڵی 2011 هاتمەوەکو پزیشکی پسپۆڕ هیچ بکەم باوەڕم پێ بکە زیاد لە 5 جار پرۆپۆزەڵە تەقدیم کردەوە بۆ کردنەوەی ئەم سنتەرە هەموو جارێ بەهین تەواو هەتاوەکو ستراکچەری سنتەرەکە بە هەوڵ لە ڕێگەی بنەزەماتی وێنەوە کراوەتەوە ساڵی 2019 ئەین لەو کاتەوە هەمانێمە وەکو بیناوەکو تەجهیزی تقریبا شروع عنایەکە دروستمان کرۆ 5 تەختی تیا 5 بێدی نەخۆش 6 بێدی نەخۆشی تایە مۆنیتەری تیا هەموو شتێکی تیا کردومانەتەوە بە بودجێتی کە لە UN بە جهودی شخصی و بە خۆت ینی ئەوە ستۆریکی دوور درێژەوە بیناکەتان هەبووە بینای نەخۆشخانەی شارە بەس نەکراوە بینای نەخۆشخانەی شارە بەس وەکو عنایەک ڕەتهەیەک دروستمان کرد تەجهیزکردنی بنیادنانی جێگاکە و ئەو شوێنەی کە پشێ بۆ جەڵتەی مێشک و بێن سەیریکەم بڵێن ئێمەش هەرەمەمان هەیە لە دنیا هیچ کەمان نییە مۆنیتەرە و جێگەی و شوێنی خزمەتکردنی نەخۆشەکەی و هەندێک ئیکویپمنت و با بڵێن ئامێری ترەکە ئەبێ لەوێ هەبێت ئەمانە لە 2019 حاضر کراوە تا ساڵی 2012 خۆشبەختانە تۆ سەباح و دکتۆر ئومێد و کاگ ئومێد هەردووچان خاڵ ناگرێت پێشنیازەکە قبول کرد دوای سیلسیلەیە لە پێشنیاز و من لە 2000 و تقریبا 15 هەر پرۆپۆزەڵ تەقدیمەکەم ئەوە بوو لە بانگی یا 2023 کردمانەوە و لە ڕاستیە تیمێکمان هەیە کە کۆمەڵێ پزیشکی گەنجن کە ئەتوانم بڵێم یعنی من لێرە بەو پەڕی هیچ پەیوەندی بە تەواضع نییە لە 100 شاید خەڵاتەکە هی ئەوانە یعنی کە خۆتانەزانن ژیانی پزیشکی گەنج ئێستا چۆنە بە دەستموچەوە و خۆشبەختانە لە ڕێگەی کاک دکتۆر سەباح و دکتۆر مێد و دکتۆر کاگ و مێد و ئەوانەوە ئێمە بە کارمەندی خۆبەخشەی بین بەڕێوە بە کارمەندی گرێبەست کارمەندەکان لەو سنتەرەیە کارکە خاوەن شایانی خەڵاتی بێگومان بۆ ئەوانە ئیدی پەیوەندی بە منەوە نییە ڕاستە منیش لەگەڵیانم بەڵام بۆ ئەوانە شتێکی جەماعیە بە کەس ناکرێمە لەبەرەوە کارمەندەکان گرێبەستن تۆ زانی تیانەمانی 160,000 وەرەگرێ ینی 24 کاتژمێر ئەو سنتەرە هەیە و کارمەندمانێ 160,000 وەرەگرێ و گرێبەستیشە دڵێمسەبەدڵسۆسیش کارەکات ئای بێگومانە و دەقێدە سیەسە دڵێتی لەوانی هەر نەشیێنێ مەسەلەن کامە بە خۆشبەختی تا ئێستا بە خۆشحاڵی و تا ئێستا وەکولایانی دەرەوەی حکومەت ئەمەی دابین کردووە ئێوە لە 2023 کەوتونەتە کار و سنتەرەکەتان کردوتەوە هیچ ئەرکێکتان بۆ حکومەت دروست کردووە ئەرکێکی ئەم سنتەرە ئەم جەڵتەی مێشکە بۆچیوە لە دنیای ئەوەنە ئیشی پێکرێ لە بەرەوەی ئەرکێکی زۆر لە سەد لە پشت لە کۆمەلگا و لە حکومەت دەکاتەوە نەک بۆی زیاب بکە ڕاستە ئێمە حکومەت دەرمانەیە بە نەخۆشخانەکان دەرمانیژا بە ئێمە
با بڵێن ئەو کاتاک گرێبە ئەو کارمەندانە کە هیواداری بۆمان دامەزرێنن و بیانکەن کارمەندی بەردەوام کە ئەوانیش وەکو پێم وتی بخوان بە کوڕی موسسەکە و شوێنەکە و حکوومەتەکە وڵاتەکە بزانش کە تۆ گرێبەست خۆ دەزانی گرێبەست وەکو کرێکارێک وای هەر کاتێک مەسەلەن ئەزمەیەکی مالی بێ ڕەنگە تۆ یەکەم کەسی کابی بە بڵێن بە قوربانی لەو پارەیە لەبەرەوە ئیشی باشیان کردو شایانی ئەوەن وەزارەتی تەندروستی چکە خۆ دەزانین تاعینکردن لە دەستی ئیداری مەحەلی حکوومەتی خۆجێی نییە بەڕاستی وەزارەتی تەندروستی گوێی لەمە بێ حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لەمێ ئەو کارمەندانە دامەزرێنن و بە شێوەیەکی ڕێکوپێکە بتوان وەکو پێم وتی خوان بە گرێبەز نەزان خوان بە کوڕی حەقیقی شوێنەکە بزان باشە دکتۆر ئەم کەکرێ بڵێن ئەم خەڵاتە گۆڵدن سار کە گیراوە بە سنتەرەکەی کە بەڕێسان بەڕێوەی بەنکاری لەسەرەکەن سنتەری مێشک و دەمار و سنتەری چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە نەخۆشخانەی شار خستە نێو نەخشەی سنتەری چارەسەرکردنی جەڵدەی مێشک لە جیهانە گومانێتە تۆ بچۆرە ناو سایتەکەیانەوە ریسک ئەنجل ریسکی پێوترێت داتابەیزێکە ئێمە هۆدەی خۆمانێ ژووری خۆمان نەخۆشخاری شار و نووسراوە کەواتە لە جیهانە ناسێنرا بێگومانت بینن ئەگەر بێت تۆ بگەیتە ئاسی دایمۆند ئەسڵەن لە ئەدبەنە ئەوێ لە کۆنگرای عالەمەکە شادە ساڵی پار پێ دەڵێم دەیان وڵاتی وەکو تایوەن و چاینا و با بڵێن ئەو منطقەیە مالیزیا و هەندێک لە وڵاتی عەرەبی نەتیانە بینی بەر لە ڕاستیە بەڵام ئەوانە هێنایانە سەر ستەیجەکە هەمیان لەوێ تەکریم کران لێ پلان هەیە بگەینە دایمۆند بۆنە هیچ شتێکی قرس نییە ئێمە لەوایان نەماوێنێمە هەموو شتێکمان هەیە ئەوان هەندێک حسە خۆ دەزانین لە وڵاتی ڕۆژاوە حسابی هەندێک وردەکاری زۆرەکەن یعنی ئەو وردەکاریانەیە کە لە ئیشە کەیت لە مەلا بەڕاستیەرکی حکوومەتە یعنی ئەمەوەی کە وەکو سەرمایە بەشەرەکەی هەمانە وەکو شوێنەکەی هەمانە وەکو ڕۆتینات و دەستپێکردن و بنیادنان هەمانە جوانکردنە ینی دایمۆندەکە تەجمیل جوانکردن تۆ مەسەلەن شارێکی وەکو بەرلین دایمۆند وەرەگرێ کاکە ینی خۆ تۆ خۆ دەزانی ئەمە چیمان لە ئاستی ئەواناتە ئەمەش لە سە تا سەوابێ بەڵام بەڕاستی تا پێت بڵێم دواکەوتنی ئێمە لەم مەجالە بازەکە میسە ڕەنگە ئێمە زۆر کۆمنت سوۆسیال میدیا خوێنم باسی جەڵتەی مێشکە کە مەڵێ من کەسێکم بەڕێخۆڵە شۆرە مرکز ناوە بەلە یعنی شتەکە تێکەڵەکەن لە ڕاستیە ئێمە بێ قەدری خۆی هەموو شتێرە شوێنی خۆی دانین ئەمی شەیشێکی گەورەیە وەکو پێم وتی ئەرکێکی زۆر گەورە لە کۆڵ حکوومەت و کۆمەلگا و خێزانەکانەکاتەوە ئەمە چەندین من بە ڤیددیۆ هەمەک هەفتا ڤیددیۆمانەیە و نەخۆشانە کە چۆن لە ئیفلیجیەوە بنەوە بە کەسێکی ئاسایی ئەی هاوار یعنی ئەمە تۆ حساب کاریگەری لەسەر حکوومەت لەسەر بەخێوکردنی لەسەر دەرمان پێدانی خێزانەکە بە هەمان شێوە کۆمەلگا بە هەمان شێوە کاریگەری زۆر گەورەیە خۆ بە خۆڕاینی ئەوان یەندانی خۆدایان فیلدی تری تەندروستی هەیە بۆ ئەمەی بۆ دروست ناکرێت ئەمە ئەیانەوە ئەم شتە بەم شێوەیە بێت طبعاً وەکو پێوتی هەڵنگاوی تریش هەیە ئێمە بینین و بیکەین بەڵام بزانین استیجابەی حکوومەت بۆ ئێمە چۆنە بێت زۆر باشە هەبێنە سەر ئامارەکانی توشبوون بە جەڵدەی مێشک لە ئێستادا ئامارێکی مەترسیدارمان هەیە جەڵدەی مێشک نەخۆشیەکە لەگەڵ وجودی مرۆڤ هەیە لەگەڵ پێشکەوتنی شارستانیەت و هەندێشتا کە مرۆڤ ئالوودەی ئەبێ وەکو جگەرە کێشان وەکو قەڵەوی وەکو کەمکردنەوەی وەرزش وەکو خواردنەکان کە خۆ دەزانی ئەمەش هەر هەڵەکشێ ئامارێکی زۆر جیاوازی ئێمە لەگەڵ دنیای نییە لەم ڕۆژکە ڕۆژانی ئێمە 5 بۆ 15 نەخۆشی جەڵدەی مێشک تاغڵەکەین بەلایانی کەمە لە خەسناسی نەخۆشخانی شارەکەم لەوانەیە لە هەمان ڕۆژە لە کەلار و لە کفری و لە ڕانیە کە تا ئەگە طبعاً بالمناسبە ئەم بۆ شارانی تری دەوروبەرمان هیچیان نەخۆش وەرناگرن هەمووی دیسان و نێرنەوە نەخۆشخانەی شار ئەمێ باسی کێوە بکەم بۆی خەڵک لەمە حاڵی بێ کە ئێمە چیەکەین بۆ نەخۆش جەڵدەی مێشک وەکو پێم وەکو ئامار جوابی جەنابەت بمەوە چەندێک هۆکارە مەترسیدارەکانی جەڵدەی مێشک کۆنتڕۆڵ نەکرێ ئەوە نا چکە جەڵدەی مێشک لە دوجار نەتیجەیە نەتیجەی زەختە نەتیجەی شەکرێ نەتیجەی پەرزی چەورەکانە نەتیجەی شجگەرەیە قەڵەویە بێوەرزشیە نەتیجەی بە بڵێن نەخۆشەکانی دڵە کە ئەمانە هەمووی توانین تۆ دەستکاری کەیت چاکی کەیت نەهێڵی وانە هەندێک هۆکاری کەی هەیە کێم قۆتمانی سەرەتایی چێ دکتۆر بۆی کە کەسێک بزانێت خەریکە ئەمەیەکە زۆر گرنگامێ شتەکە هەر لەوە دەرکەین وەرگیرا و وەرنەگیرا خەڵک لێمان تێمامانێت چی بکەین و چیمان لەوانێت لە ڕاستی هاتنی ئەمە بۆیە کە هۆشیاری بینە ئەوان نەخۆشێک کە تووشی جەڵتەی مێشکە بێ ئێمە دوو جۆر جەڵتەی مێشکمانەیە جەڵدەی خوێنبەربوون کە خۆشبەختانە مە کەمینەیە تا 15 بۆ 20% لە سەتی جەڵتەکان لەم جۆرەیە کە ئەمە لەم ئیشەی ئێمە
خۆی نبینێتەوە چکۆم دەرمانی کە ئێمە ئەیدەین بە نەخۆش ئەسڵەن خوێنبەربوون دروزەکە جاگەرمە بین بەیەکی کە خوێنبەربوونی هەیە ڕەنگە نەخۆش ئەمە تێ نەگایتر ببڕژێتە سەرمان مەشاکیلمان بۆ کا بڵێ و جەڵدەی مێش چارەسەرکەن بۆ نەخۆشەکەی من چارەسەر ناکەن جەڵدەی خوێنبەربوون ناگرێتەوە جەڵدەیە گەگرێتەوە کە بەهۆی گیرانی بۆریەکانی مێشکەوەیە کە ئەم بۆریە ئەگیرێ لە ماوەی کەمتر لە چرکەیەکە نەخۆشەکە هەستی پێکە کە بریتە بێت لە دەستدان یاخود پەککەوتنی ئەو شوێنەی کە خوێنی بۆڕوە مەسەلەن ئێمە دایان بۆریمانێ بە مێشکی مرۆڤ باڵ بڵاوە تۆ هەر بۆری ئەچێ بۆ شوێنێکی دیاریکراوە و ئەم شوێنە دیاریکراوە ئیشێکی دیاریکراوەکە کە ئەم خوێنە ناڕۆ ئەو لە ئیژەکەوێت لە هەموو دقیقە 2 ملیۆن خانەی مێشکی مرۆڤ ئەمرێ گەر بێت و فریای نەکەوی باشە لە هەموو دقیقە نیشانەکانی تیا دەرکەوت لە چەنە بگاتە لای ئێوە نیشانەکان بریتە بن وەکو پێم وتی لەوانەیە کەسەکە تۆ لەگەڵ تا دانیشتۆ لە پڕا قسە ناکە دەمی خوارە بێ لە قسەکردن و لی تێ ناگەی ئەو بۆی لە باوکم بای لە دایکم بای لە براکەم بای لە پەلێکی سستە بێ بێهێزە بێ لە ئیژەکەوێ با بڵێن بە هاوسەنگی تێگای جێژە بێ ڕشێتەوە یەکسەر با بڵێن لایەکی بە تەواوەتی سڕە بێ بینینی تێگەچێت لە ئەپڕ ها ئەگەر بلا حەزە بکەی لە پڕ ئەبێ لە پڕ ڕووبە ئێمە جەڵتەمانە ڕۆژی تۆزە ئەوە گرەی مێشکە بم شێوەیە ئەمە نەخۆشیکی ترە جەڵتە تو پڕ خوێن بەرەبێک و کارە بابڕان یەکسەر ئەو شتە ئیشەکەی لە دەزای لەبەر هەستی پێکەی ئەنجاوەکو پێم وتی هەموو چرک هەموو دقەیەک لە بەفی ڕۆیدانی چارەسەرەکە زۆرە ئامەلاین خانە ئەمرێ ئی مێشکی مرۆڤ ئەمرێ 5 دقە باس کافیە بۆی بمرێ بەڵام ئێمە ئەو شوێنی کە جەڵدەک خوێنەکەی بیزەبت بڕە بە دەوریا کۆمەڵی شوێنمانی هێشتا نەمردو بەڵام خوێنی کەم بۆ ڕواگە فریای نەکەوی و نەیگەڕین تۆباری ئاسایی خۆی ئەوی ژەڕوا کەمتر لە 4 کاتژمێرونی کەواتە کەمتر لە 4 کاتژمێرە خێرە ئەم کەسە ئەم نەخۆشە بگەێنرێتە لای بێگومان کەمتر لە 4 کاتژمێرونی چکە بێمەش کاتمانە بێت تا شعی بۆگری تا یەکلایەکی تۆکمت نەزیف نییە خوێنبەربوون نییە تاوەکو ئەسسمنتی بۆکەی ئایا چکە هەموو نەخۆشێک ئەمە دووبارەیەکەمەوە ئەوە لەو پزیشکی لەویا قەرارات چ نەخۆشەم دەرمانە وەرەگرێ هەموو نەخۆشە ناتوانێ وەریگرێ هەموو نەخۆشێک ناتوانێت لەوانە تێبگەن لەوەی کە کەسێک لەگەڵ نەخۆشەکەیە بێگومان یعنی سەر ڕەنگە وەکو پێم وتی ئێمە بە هەموو شتێکە بە هەموویڵین جەڵتەی مێشک ڕەنگە کابرا ساڵە لەمە پێش جەڵتە لە یابێ خۆی بکوە نەخۆشخانی شارە بڵێ چارەسەر بکەن پەیوەندی بە وەختەوە گەل لە قسەکانی منە ئەستان پێکردێڵم هەموو دقەیەک مەلایەن خەلایە لە ناوەچێ لەبەرەوە کە ئێژڵیم 4 سەعات و نیو سەعات دە بەرابەری 4 سەعات و نیوەکە باشترە 1 سەعات دە بەرابەری ئەو بە یعنی چەندێک کەم بێ ئەجا یەکێک لەو شتانی کە ئێمە بێ وەکو پێوەەر بۆمان دانراوە هەموو ئەو هەنگاوانی ئەینین کاتی بۆ دانراوە ئەڵێ تۆ بێ لە ماوەی دەکات 10 دقیقەیە هەڵ سنگان بێ لە کەمتر لە 15 دقیقە سیتیسکانی بۆ کرد بێ لە کەمتر لە 6 دقیقە دەرمانەکەت دابێت چارەسەری سەرەتایی هەیە لە پێش ئەم پرۆسانە نابێت ئێمە ئێستا خۆشبەختانە ئەو ڕاڕەوەی کە بۆ نەخۆشخی جەڵتەی مێشکماندانە بۆ ئەوانەی دووبارەیەکەمەوە کە هەستەکەین پێویستی بەم دەرمانەیە نەفاعیلەکەن وەکو خەڵکی ئاسایی کارتێکی سوورمان بۆ کردوون وەریەگرن بۆی کە لە نەخۆشخانەی شار لە هەر شوێنێکە یەکسەر با بڵێن ئەولەویەت بۆ ئەوان بێ مەسە سیتیسکانی بۆ ئەم چێتە ژوورەوە ئیتر خەڵکەکەی 4 دەوری نەیکەن بە هۆسامە ئێستا هاتۆ بۆ مەسەلەن من 2 ساعتە دانیشتم بۆ ئەمتان کردە ژوورەوە ئەمە کارتی سووری پێە تەنانەت ئێمە ئێستا لە نەخۆشخانەی شار مەسعەدێکمان داناوە کە بەس کارمەندانی سترۆگیونێت بۆیان هەیە بیکەنەوە بۆ ئەوەی کە لەوە شادوانەکەن چکەمە لە قاتی سین ئەگە چاوەڕێی مەسعەد کرد ڕەنگە 20 دقە نیم سەعات دواکەن زۆرە حسابی وردەکاری بۆ ئەمانە هەمووی کراوە تۆ ئەبێ لە کەمتر لە 6 دقەیە نیسبەتێکی زۆری نەخۆشەکانت ئەم دەرمانە دابێتنێ ئەگەر چەند تەخیرکەی لە کواڵتی خەسخانەک سنتەرەکەت دابەزێ بۆی کە ئەڵێ کاکە پرسیارەکە مەسەلەن کێ بێ بە پلاتینم کێ بێدا عیلاقی بۆ هەیە چەند خێرای چەند ئیشەکە بە خێرایی ئەەکەی و بەڕێک و پێچێکی ئەمە بە تەنیا ئێمە نین یعنی گەر نەخۆشەکە خۆی لە ماڵەوە نەزانێت چه جەڵدێتی و خێرا بیگەێنێ طبعاً تۆ لە 6 ساعتا گەیانی تە من ناتوانمەوەی بۆ بکەم کە ناتوانمەوەی بۆ بکەم گلەیی مەکە و فەرقت هەیە چارەسەرێکت فەرقی هەیە خۆ دەزانی جایکی لەو دەردەسەریانی ئەمە هەمانە نەخۆشەکان پیان وایە نەخۆشخانە ئەهلیەکان لە شار باشترە ئەگەر بزانێت جەڵدە لیاوە خۆیەکە بە سمارتە خۆیەکە بە هەموو نەخۆشخانە لەکان سیستێمانی ڕێزمان بۆیانێ نەخۆشخانەی باشن بەزەم سنتەرەیتیانە
لە کاتێکا سنتەرە گرنگەکە کە پێویستە بۆ جەڵدەی ئەم مێشک لە سنتەریتیانی ئێستا من خۆم لە نەخۆشخانەی ئەنوەر شێخە لەوێ باشە هینم دکتۆری هەیە. و باسانەوە بەڵام کردبوو کە قەزم لە چییە؟ سەدا سنتەر- هەفتای لە ڕێی دەرمانەوە بەڵێ لە چارەسەرەکە لە سەدا سەدا هەفتەی لە ڕێی قەسەرەوە، قەسەرەوەیە بەڵێ. لە سەدا هەفتاکی لە نەخۆشخانەی شارە بە تەواوی هەیە لەبەر ئەمەی کە باس یەکەم پەیوەندی ئەمە بەم لە وەختوم سەحەفتاکە. ئەی بێگومان کە ئەڵێم نەخۆشخانە ئەهلیەکان سنتەری جەڵتەی مێشکیتیانە کە تۆ ئەڕۆی مەسەلەن لە باگرین گریمان لە قڕگەوان لێ خۆ دەکەی بە خەسخانێکی نزیکەوە ئەنجا خۆ دەکەی بە شارە ئەمە تەخیربوون دروست بوو من مەبەستەکەم ئەمەیە ئەژنا خۆ منیش داوام لە نەخۆشخانەی هەلیەکەم هەموو پزیشکێک بۆی هەیە لە خۆشخانەی هەلی داوام بکە بەڵام قەزم چێ نەخۆشخانەی شار بەزەم سنتەریتە لەبەرۆ تکا لە خەڵکەکەم بە نزیکی نەخۆشخانەی فڵانم خۆی پیا بکە لەوێتە تا ئەشعەیەگەگرن و تا دڵنیابن 2 ساعات دەڕۆ ئێتاگاتە نەخۆشخانە منەڵم بەخێر بیت دکتۆرڵی یەک چرکە زۆرە بۆ کەسە بێگومان دەستە خۆش بە دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بگەن بە پلاتینومێکە باسی شکر بەڕێزە سپاس. دەستە خۆش بێت